بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان سەرڕای هەوڵە نێودوڵەتیەکان بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆی نێوان هەرێم و بەغداد بەڵام تاوکو ئێستا گفتوگۆکان دەستیان پێ نەکردوێتەوە دوای ئەنجامدانی ڕیفراندۆم و ئاڵۆزبوونی پەیوەندیەکانی هەرێم و بەغداد چەندین هەوڵی نێودوڵەتی لە ئارادام و لە سەرهەمیانەوە هەوڵەکانی فەڕەنسا بەڵام تاوکو ئێستا هەوڵەکان بەرهەمیان نەبووە بۆ دەستپێکردنی گفتوگۆی نێوان هەرێم و بەغداد بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر ئەمین بەکر ئەندامی پەرلەمانی عێراق هەروە لە هەولێرەوە مامۆستا مەسعود عەبدولخالق سەرۆکی دەستگای ستاندار بۆ توێژینەوە و ڕاگەاندن تا توێی ئەم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبینین. سەرڕای فشارە نێودوڵەتیەکان تاوەکو ئێستا گفتوگۆی نێوان هەرێم و بەغداد دەستی پێ نەکردووە دوایەوەی بەهۆی ئەنجامدانی ڕیفراندۆم پەیوەندیەکانی هەرێم و بەغداد ئاڵۆزبوون تاوەکو ئێستا بە فەرمی گفتوگۆی هەرێم و بەغداد دەستی پێ نەکردووە با بڕوای چاودێرانیش دەستپێنەکردنی گفتوگۆکان داگەڕێتەوە بۆ دووەکار. یەکەم هەرێمی کوردستان تاوەکو ئێستا داواکاریەکانی بەغدادی جێبەجێ نەکردووە کە خۆی دەبینێتەوە لە ڕادەستکردنی نەوت و فڕۆکەخانەکان و خاڵە سنووریەکان. دووەم عەبادیش بەهۆی نزیکبوونەوەی هەڵبژاردنەکان نایەوێت تا دوای هەڵبژاردنەکان گفتوگۆ لەگەڵ هەرێم بکات و بەهۆی جارێکی دیکە ببێتەوە بە سەرۆک وەزیران. دوای ڕیفراندۆم چەندین هەوڵی نێودوڵەتی هەبوون بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغداد لە سەروی هەموویانەوە فەڕەنسا بەڵام تاوەکو ئێستا هەوڵەکان سەریان نەگرتووە. باپێی سەرچاوە ڕۆژنامەوانیەکانیش سەرۆکی فەڕەنسا جارێکی دیکە لەگەڵ عەبادی باز لە دەستپێکردنەوەی گفتوگۆی نێوان هەرێم و بەغداد دەکات. نووسینگەی ڕاگەیاندنی حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند عەبادی بە سەردانێکی فەرمی بۆ بەشداریکردن لە لووتکەی کەشوەوە گەیشتۆتە پاریس و لەلایەن سەرۆکی فەڕەنسا پێشوازی لێکراوە. نووسینگەی عەبادی باسیشی لەوە کردووە دوولا جەختیان لەسەر یەک پارچەی خاکی عێراق و بەرەنگاربوونەوەی تیرۆر و پتەوکردنی پەیوەندیەکانیان کردوتەوە. چاوەڕوانیش دەکرێت لە پەراوێزی لووتکەی کەشوەوە عەبادی و ماکرۆن جارێکی دیکە لەسەر ڕەوشی عێراق و پەیوەندیەکانی هەرێم و بەغداد کۆ ببنەوە. پێشتریش لە سەرەتای ئەم مانگە سەرۆکی فەڕەنسا پێشوازی لە نێچیروان بارزانی و قوبات تاڵەبانی کرد و جەختی لە یەک پارچەی خاکی عێراق و پاراستنی مافەکانی کورد لە چوارچێوەی عێراق کردەوە. لە لایەکی دیکەوە مەڵپەڕی حکومەتی هەرێم بڵاوی کردەوە سەرۆک وەزیرانی بەریتانیا پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ سەرۆکی حکومەتی هەرێم ئەنجام داوە. سەرۆک وەزیرانی بەریتانیا لە پەیوەندیە تەلەفۆنیەکەیدا بە نێچیروان بارزانی ڕاگەیاندووە وڵاتەکەی هەوڵدات بۆ لە یەک نزیکبوونەوەی هەرێم و بەغداد تاوەکو لەسەر بنەمای دەستور کێشەکانیان چارەسەر بکەن. نێچیروان بارزانیش لە پەیوەندیە تەلەفۆنیەکەدا داوای لە سەرۆک وەزیرانی بەریتانیا کردووە بەریتانیا هەواپەیمانان ڕۆڵی خۆیان بگێڕن تاوەکو زەمینەی دایالۆگ خۆش بکرێت. ئەمە لە کاتێکدا پێش ڕیفراندۆم هەموو کۆمەڵگەی نێودوڵەتی داوایان لە دەسەڵاتدارانی هەرێم کرد ڕیفراندۆم دوا بخەن بەڵام بە قسەی کۆمەڵگەی نێودوڵەتیان نەکرد و ئێستاش بەردەوام بەرپرسانی هەرێم لە کۆمەڵگەی نێودوڵەتی دەپاڕێنەوە فشار بخەنە سەر عێراق بۆ دەستپێکردنی گفتوگۆ. بۆی ڕیفراندۆم و بڕیارەکانی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم هەرێمی کوردستان لە سەدا 51 خاکی کوردستان و چەندین دەستکەوتی دیکەی لەدەستدا دوای زیاتر لە 2 مانگیش لە ئەنجامدانی ڕیفراندۆم دەسەڵاتدارانی هەرێم نەیانتوانیوە دۆخەکە وەک پێش 25 ئەیلول لێ بکەنەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکان من کاکێ دکتۆر بەخێر بێنگە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بۆچی تاوەکو ئێستا هەوڵە نێودوڵەتیەکان بەرهەمیان نەبوو بۆ ڕستپێکردنەوەی گفتوگۆ نێوان هەرێم و بەغداد هەوڵەکان جددی نین؟ سەرتا بەناوی خوا سڵاو لە ئێوە لە بینرانی کەناڵی پێیان و لە هاوڕێ کاکە بەڕێز مەسعود عەبدولخالق ئەوەی کە گرنگە لەم بابەتەیە باسی بکەین ینی لە ڕاستیە ئێمە باز لە قۆناغەکەین لە دوای قۆناغێک کە هەرچەند ئێمە بابەتیشی ناخۆی سێریکەین بەڵام پێی دەوترێت قۆناغی دوای شەڕ. قۆناغی دوای شەڕ هێشتا یەکلا نەبووتەوە بەلای حەیدەر عیبادی یان بەلای حکومەتی عێراقیەوە پێیان وایە کە چەند خاڵێک ماوە کە کۆتا قۆناغی ئەو بابەتەیە ئەو قۆناغی شەڕەیە کە پێی بگەن وەکو دەستکەوت دەیانەوێت بەدەستی بێنن لە ڕێگەی فشارەوە دەیانەوێت بەدەستی بێنن ئەویش بە تەواوەتی دەستگرتنە بەسەر خاڵە سنوورەکان
و بەسەر ملکەچکردنی هەرێمە بۆ دەستور بۆ شێوازەی کە پیان وایە شێوازێکی فدرالیە یاخود بۆ تێگەشتنێکە عراقێتی بۆ دەستور. ئەڵبەت ئەوە تێگەشتنی جیاواز هەڵدەگرێ، بەڵام لەگەڵ ئەوەشدا بەشێک لەمە ینی دروستە لە ڕووی لەو هەوڵی عراقیەکان دروستە لە ڕووی ئەوەی کە هەرێم لە زۆر بواردە پابەندەوە بە دەستورەوە، بەڵام بەشێکیان برتیە لە جێبەجێکردنی ئەجندایەکی مرکزی گەنای نەنێن تایفیان قومی، ئەجندایکی مرکزیە بۆ ئەوەیە کە دەسەڵات لە عێراقدا زیاتر بە مرکزی بکاتەوە و لانی کەمی لەو سنوورە نەترازەیەکە لە دەستورە دیاریکراوە، چونکە لە ماوەی ڕابردوودا هەرێمی کوردستان زۆر شتی لەو سنوورە زیاتر هەنگاوی هاویشتووە کە دەستور بە دیاری کردووە. ئەمە بریتە لە فەرزکردنی ئیرادە بە بەکارهێنانی ئەو وەسیلانەی کە بە بەدەستیانەتی لە گرنگترین وەسیلەکانیان لە گرنگترین هۆکارانی کە بەسیانەتی ئەو فشارەیە کە هەم فشارێکی دارایی ئابووریە، هەم داخستنی بڵێن فڕۆکەخانەکان و بەشێک لە خاڵە سنووریەکانە بە تایبەتی ئەوەی ئێران خستنە ژێر چاودێریەتی و بەشێکی تەنگە تاوکردنیانە بە کۆمەڵێک لە سنوورەکانەوە بە هێزی ئەسکەری. بەڵێ بەڵام بۆ هەوڵە نێودوڵەتیەکان بەرهەمیان نەبووە فشارەکان جددینین بۆ نوە کۆمەڵێک هەوڵ هەبوو بە تایبەتی فەڕەنسا. وەکو پێم باسم کرد ینی حەیدەر عیبادی ئەوێت هێشتا پێی وانێ گەشت بێتە دوا قۆناغی ئەو خاڵانەی کە دەیەوێ ئەمە یەک، دوایەوە پێی وایە ئەگەر لە ئێستادا ڕێکەوتن بکە حەیدەر عیبادی پێی وایە ئەبێت تەنازولاتی زیاتر بکە، ئەوێت تەنازولاتی زیاتر کات ئەو تەنازولات بە تایبەتی لە ڕووی داراییەوە بۆ چارەسەرکردنی بەشێک لە کێشەکانی هەرێم پێویستەکە گفتوگۆ بکەن. ئێمە کاڵێن ڕێکەوتن لەسەر چی؟ حتمما ڕێکەوتن لەسەر دوو خاڵکە زۆر گرنگن. یەکەم لەسەر مۆزوعی خاڵە سنوورەکان کە پێیان وایە، من پێم وانە بەلای حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەگرنگ بێ لەسەر کەرکووک ڕێکەوتن لەگەڵ بەغایە بکات، چونکە هەرێمی کوردستان خۆیان کەرکووکیان یان نەکەڵم هەرێمی کوردستان بە تایبەتی یەکێتی و پارتی خۆیان کەرکووک و ناوچە کوردستانەکانی تریان فرۆشت و واز دێنە. ئێستا ئەوان نایانێ ڕێکەوتن لەسەر ئەمانە، بەڵکو ئەیانەوێت لەسەر مۆزوعی دارایی، مۆزوعی گرێبەسەنەوتیەکان، مۆزوعی ئیستیحقاقی کۆمپانیەکان، مۆزوعی پێدادانەوەی ئەو قەرزانەی کە لە ئەمان بە سیفەی شخصی زۆر جاوەریان گرتووە یا بە سیفەی حکوومەت وەریان گرتووە هەرێمی کوردستان ئەم قەرزانە چۆن بدەنەوە، ڕێکەوتن لەسەر ئەمانە بکەن. تەنگەتاوی ئەمان لە خاڵی سەرەکی تەنگەتاوی پارتی و یەکێتی لە مۆزوعی فڕۆکەخانەکاندایە، چونکە ئێستا هەستەکەن گەشتەکانیان بۆ بەغدا بۆ دەرەوەی وڵات سنووردارە ئەبێ بە تورکیا دەپەڕێت بە فڕۆکەیان بە سیارە بچنە تورکیایان دیاربەکر و لێوە بڕۆن بۆ ئەستەمبوڵ و لێوە سەفەرکەن. بۆیە پیان وایە ئێستا ئەوان تەنگەتاوی ئەوان وەگەر نا تەنگەتاوی لە ڕووی حەقیقی و تەنگەتاوی ژیان و بژێوی خەڵک نین و هەروەک تەنگەتاو و خەمخۆری مۆزوعی ناوچە کوردستانەکانی تر نین. بەتەگرم و لە بەرز کاک دکتۆرەگە بچینە هەورێر لای مامۆستا مەسعود. مامۆستا زۆر سوپاس بۆ بەژاریکردن لە بەرنامەکەماندا. ڕای بەڕێزتان چیە لەسەر ئەو هەوڵە نێودوڵەتیانەی کە هەن پێتان وایە هەوڵەکان جددین یاخود ئەو هەوڵانەی کە هەن لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندان ئەوەی کە باراستەی دەستپێکردنەوەی گفتوگۆ بە تایبەتی فەڕەنسا کە لەوە پێش بانکێشتی عەبادی کردبوو و ئێستا عەبادی بە سەردانێک لە فەڕەنسا لە پەراویزی لووتکەی کەشوەوە لەگەڵ ماکرۆن کۆ دەبێتەوە پێشتریش بانکێشتی سەرۆکی حکوومەت و جێگرەکان کردبوو. بەناوی خوای گەورە و میهرەبان دەستان خۆش بی ئەوەی مامۆستاش جوابی داوا لەبارەی ناوەخەکان تەواوە یعنی بەو شێوەیە ئەوەی گۆڕدرایە ئەوەیە تا ئێستا ڕەنگە دەسەڵاتی کوردی چاک تێنەگەیشتبی چ ڕوویدا لە سەئاستی نێودەوڵەتی معنای لە دەستدانی پشتیوانی نێودەوڵەتی معنایەکی زۆر گەورە و قورسە. یعنی تازە دەسەڵاتی کوردی نابێت چاوەڕێی ئەوەی بی بەو قورسایەی جاران بچتەوە بەغدایە یان گفتوگۆ بکە یان بەغدا ناچاربی بێتەوە هەولێری ئەوە ڕۆی جاران ڕەنگە ئەوەی هەبوو فیدرالی نەبوو زۆر گەورەتر بوو لەوەی ستا ئێمە ماینەوە لەسەر فیدرالیەک و عێراقیش مەرجع ئەوە حەقیقەتی عیلاقاتی نوێی لێرە بەولاوە کوردستان و بەغدایە. لێرە کێشەیەکی زۆر گەورە دێتە پێشکە نە
فەڕەنسا نە ئەمریکا نە بەریتانیا نە هیچ کەسێک دەتوانی ئەو کێشەیە حەلکە. کێشەکە ئەوەیە لە ناو تەبەقەی سیاسی کوردستانە، ئەیش ناو تەبەقە گەندەڵەکەیە بزەبت چۆن بە خۆی و بەو مەلەفە پیس و چەپەڵانەی چ مەلەفی ئیتیفاقیەتی نەفتە، چ مەلەفی ئەو پارە و پولەیە لە دەرێ، چ بابرین داهاتی سنوورەکان و ئەو مەلەفانەیە. خۆ هەر ئەوەندە نییە ئێمە درین داهات تەسلیمی بەغدا دەکرێتەوە. ئەو خەبیرانەی کە دێن تەفتیشی داهاتی خاڵە سنووریەکان دەکەنەوە، ئی فڕۆکەخانەکان، ئی نەوتە، بێجگەلەوەی ئەوی پێی دەگوترێ مەلەفی ئەمنی خەتیر، بێجگەلەوانە دەسەڵاتی سیاسی کوردی چۆن بچی بەو مەلەفانە لەگە بەغدا دانیشی. گەورەترین کێشە ئەوەیە، یعنی ئەوە نەک مفاوەزات لەسەرکردن، ئەوەن هەتا ئێستا وایان شارد بۆ کە وەکو چۆن قۆمبەلەینەوەی کۆدی هەیە لە هەموو لایەکمان شارد بێ. ئێستا ئەو کۆدە نەما، ئێستا ئەوانە هەموو ینی ئەوڕۆ ناسبەی. یعنی بەڕێی من ئەلەو 26 ساڵی ڕابردوو سەرکردایەتی کورد، ئەوانەی کە دەچوونە مفاوەزەتیان، ئەوانەی ڕێفراندۆمیان کرد، ئەوەندە لە خەمی چارەنووسی کوردستان و ئەوانە نەبوون. بەڵام ئێستا ئەوەی کە خۆیان گران دەکەن و نازانن چ بکەن، ئەو کێشانەیە کە ئەو عیب و عارە گەورانە ئاشکرا دەبی وە لە بنی دەرناچن. ڕەنگە مفاوەزاتەکانیان جگەلێ جار هەیە لە ژێرەوە، ئەوە بی کە چۆن ئەوان لە ژێر ئەو مەلەفە ناشیرنانە دەرچن و ڕوبەڕویان نەبنەوە. ئەوەش ئەوها نمایە وەکو سەدەی 20م دەوڵەتەکە بی و کەسێک لە سەروی هەمووان بی و ئەگەر ئەو وعدی داوتاو ئێسەدام و دەستگای تر هەیە. بۆ نمونە لە بەغدا بچی برین عەبادی ڕجال لێ دەکەین، دەستمان دەکەین لەوە عەفومانکە، بەدەستەوی نییە تەواو. ئەوە پەرلەمان هەیە، ئەوە مەحکەمەی فیدرالی هەیە، ئەو یعنی دام و دەستگا زۆرە. ئەوجا خاڵێکی تریش گرنگکەیە ئەوەی کە ئیتیفاقی لەسەرە هەم دووەلی، هەم عێراقی، هەم حتا کوردستانیش، ئەوەی ئەمە هەموو متتەفقین لەسەرەوەی ئەو مەلەفی گەندەڵکاران بەڕاستی ئاشکرا بکرێ، موسسات لە کوردستان دروست کرێ، چیتر حیزب پێشمەرگەی نەبی، ئاسایشی نەبی، چەکداری نەبی. ئەوە ئێرادەی عامی دووەلیە. ئەگەر ئەوانەی نەبی حیزب چی بکە بەرەو چ ئیتجاک بڕۆ. خۆی کێشە ئەساسیەکان زاتین بەڕای من پێش ئەوەی مەوزوعی بن. بەڵام سەبارەت بە پشتیوانی نێودوڵەتی ئێستا کورد مەسەلەن هەرێمی کوردستان دوای ڕفراندۆم وەکو پێشتری نەنایەتەوە کە سەرکردەی وڵاتان بێنە هەرێمی کوردستان دوایەوەی کە سەردانی بەغدایان کرد. یعنی جارێکی تر ئێمە پشتیوانە نێودوڵەتیانە بە خۆمان نابینینەوە دوای ئەم باردۆخە. خۆی ئەو پشتیوانە بەهاوەنتە دروست نەکرابوو. ئێمە هەرێمین، ئێمە دەوڵەت نین کە برێ ئەرێ ئەوە عیلاقاتی دیبلۆماسی ئەو بە ماوەیەکی کەمیان قەرارێکە و ئیستیسنایەکە و دێتۆ جێی خۆی ئەوهانیە. ئەوەی هاتووە بەهۆی ئەنفال و کیمیایی و بڕیاری 688 و بڕیاری 986، یعنی کۆمەڵک بڕیاری دووەلی و عەتفی دووەلی و دوای داعش دێ ئەو وەزعی دروست دەکات، دوای لە عێراق دەسەڵاتێک دروست دەبی و دەستور و ڕئیس جەمهورمان دەبی و کۆمەڵک وەزعی نوێ لە شەرق الئەوسەط. ئەوانە هەموو تەقریبەن کۆتاییان هات بە کۆتایی ئەو هەڵە استراتیجی سەرکردایەتی کوردکردیتی، بۆیە لەسەر دەستی هەمان ئەو سەرکردایەتیە نەخێ بە هیچ جۆرێک، چکە ئەو سەرکردایەتی ئێستای ڕیفراندۆم بە سەرکردایەتێکی عینات مەشهورە، بە لاسار مەشهورە، بەوەی مەشهورە کە جێ لە کەس ڕاناگرن و ناشزان مەسلحەتی میلەتی کورد لە چیدایە و زووش پشێمان دەبنەوە. بۆ نمونە ئەو قسە و گفتوگۆیانەی کە بە جیهانیان گۆ لە پێش ڕێفراندۆم، ئێستا ئەو هەموو تەنازولا و سڕکردنی ڕیفراندۆم و دانەنیشتنی، یعنی ئەوان لیژنەتیان هەبوو، هەتا ئێستا لیژنەکەش دانانیشێ. گوتیان خۆ کەک هەموو جێمان لێبوو ئەوەنە چۆن باسی دەوڵەتی کوردستانیان کرد، چۆن باسی مفاوەزات لەگە بەغدا کە وەکو دوودرا و سێ ئەدی دەستور 55 خروقاتی تێدایە، ئێمە چۆن جارشکە لەژێر ئەو دەستورە، یعنی ئەوانە هەموو دوێنێ بۆ گۆترایە. ئەجا لە هەمووی گرنگتریش کۆمەڵێک مەکتەب سیاسی لە هەردوولا و لە مەکتەب سیاسی باڵاتریش باسی ئەویان دەکردیان گو ئێمە دەوڵەتەکەی ڕادەگەینین، ئاگادار بن، دوای دەبتە ئەمری واقع و کاکە جێمەدەی کوا ئەوە لە چیان بەسەر هەدە قسانە. ئێستا حەقە دەوڵەتەکەی ڕابگەین لەسەر چ ڕاوەستاینە. ئێمە یعنی ئەوەی کرا یعنی وەکو بێ غیرەت بچولێ، یعنی لە پاشتی ئەوە چاوەڕێتی عەبادی دەکەن، چاوەڕێتی لەو دەستورەی
عێراقی دەکەن نا هیچیان پێنمە ڕاستەکەی زۆر خراپ شکستیان لە پاش شکستەکەش دیمەنی ناشتیر نێو سەرکردایەتی ئەوەیە کە گەندەڵیەکی زۆری لەسرە گەلێ جار هەیە بە مافیا وەسف دەکرێت سەرکردایەت ئەوانە هەموو وای کردیە سومعی کورد بڕوە چارەسەر چیا چۆن ئێمە جارشتر دەگەڕێنەوە ئەو دۆخی جاران بەڵێ مەجال هەیە بەڵام لەسەردەستی ئەو سەرکردایەتی ئەو حیزبانەی کە ڕێفراندۆمیان کرد و کوردستانیان گەیاندا و هەڵدێرەی لەسەردەستی ئەوانە ناکرێ نۆرەی جۆرێکی ترە کە ئەوانەی معارەزە بوون ئەوانیش بەختی میلەتی کورد هەتا ئێستا زۆر سستن بەڵێ سپاس دەکەم دواتر قسە لەسەرەوە دەکەین مامۆستا دەگەرم و لای بەڕێزن کاک دکتۆر تاکو ئێستا ئەوەندەی کە بەڕوونی ئێستا هەر عەبادی ناوێ گفتوگۆ بکات یاخود ئەو هەرێمە مەرجەکانی بەغدای جێبەجێ نەکردو و پاساوی داوەتە دەست عەبادی کامیانە من وتم بە سەرتاوە عیبادی ئێستاوە ناوێت گفتوگۆ بکات بۆچی ناوێت کە ناوێت گفتوگۆ بکە ئێمە تەمان ئێمە دوو کێشەمان هەیە بەڵ کە ناوێت گفتوگۆ بکە مەبەستی ئەوەیە کە هەندێ مەرج بەسەر مەرجی زیاتر یان تەنەوزاتی زیاتر بەم دەسەڵاتی هەرێمی کوردستان بکە ئەلبەت ئەم دەسەڵاتە کێشەیەشیە تەمان عیبادی باشی خوێندێتەوە وەزعەکەی باش خوێندێتەوە کە زانم دەسەڵاتە لە ماوەی ڕابردوودا ینی گەورەترین چۆن لە ماڤای بەڕێوەبردن بوو مەداخەوە کە شەرعێتی مەقبولێتی خەڵکیان لەدەست داوە خەڵک ئەم دەسەڵاتی قبوڵ نییە و دەموچاوانی قبوڵ نییە و خاڵی دووەمیان شتێکیان هەبوو بەهۆی ئەوەی کە ئەو وەزع نێودەوڵەتێکی هەبوو ئەو پێگەی کە هەرێمی کوردستان هەیە بوو لە شەڕی داعش لە مۆزۆی عێلاقاتی ناوچەکەدا بوو بەهۆی ئەوەی کە لە ڕووی نێودەوڵەتیەوە سنگیان بمێنێ و بوون بە دیفاکتۆیەک لە ڕێی ئەو هێزی پێشمەرگەی کە ئەوان بۆ بەرژەوەندی خۆیان بەکاریان دێنا هێزی پێشمەرگەی کوردستان بوو کە ئەوان هەمیشە دایانویستەوە بیکەن بە هێزیی پێشمەرگەی حیزبی ینی واقعێکیان دروست کرده بوو کە ینی لە سەڵاتە ما بوونەوە فەرزی ئیرادە و دەسەڵاتی خۆیان کردبوو بەسەر هەرێمی کوردستاندا ئێستا وردە کە هەم شەرعێتە ناوخۆیەکانیان لەدەست چووە نەمەقبولێتیان لای خەڵک ماوە فەشەریان لە ئیدارە هێناوە لە بەڕێوەبردنی سیاسی هێناوە لە هەموو بارەکاندا فەشەرێناوە لە ڕووی نێودەوڵەتیشەوە ئەو غەڵەتە گەورانەیان کە کردووە و هەرێمیان دووشی ئەو مەزا کردووە ئەو مەقبولێتیان نەماوە ئێستا عیبادی باشە خوێندەوە کە ئەوانە بێزراون بۆیە لەگەڵ ڕێزمدا ینی لە ڕووی شخصیەوە من قسەیەکم نییە لەسەر لە ڕووی شخصیەوە لەسەریان بەڵام وەکو ئیدارە وەکو دەسەڵات ئەم بەڕێزانە لە ڕاستیە ئەگەر بیانێ خزمەتی بە خەڵکی کوردستان بکەن خزمەتی بە خەڵکی هەرێمی کوردستان بکەن بە تایبەت واسێنانیان ئیستیقالەکردنیان لە پۆستەکانیان گەورەترین خزمەتەکە چونکە ئەو کاتە هەرێمی کوردستان بە یان بە دەموچاوی نییە ئەگەر بخێنە ئەو شوێنانە هەیە هەر حکوومەتێکی ئینقازی نیشتیمانی ناوەنەی حکوومەتێکی کاتی ناوەنەی هەر شتێکی تری ناوەنەی خەڵکی بچێتە ئەو شوێنانەوە کە تاوانبار نەبیان مەسئولێتی فەشەلەکانی پێشووی مەسئولێتی فەشەلە سیاسیەکان و ئیداری و داراییەکان و عێلاقاتی خراپی بینی هەرێم و بابەتە ئەمنیەکان و هەموومانی لە ئەسۆ نەبێ ئەم دەموچاوانە توانای دایالۆگکردن لە منتقێکی بەهێزترەوە ئەتوانن لەگەڵ بەغدایە قسە بکەن ئێستا عیبادی دەیەوێت چی بکە تا ئێستا مەسەڵەن چی بەرزنێناوە دەیەوێت لە هەرێم بەرەستی بێنێ بۆ وتم جاری پێشوو وتم یەکەم با ئێمە قسە سەر دەستور بکەین عیبادی پێی وایە طبعا من عیبادی کەسێک نییە لە ئەجێندا خاڵی بێ پێی وایە کەسێکە من پێم قبول نییە ینی ئەو شتانێکەوەیکە هەمووین پێ قبول نییە بەڵام هەندێکیانی دروستە دەستوریە هەندێکیانی بریتێ لە ئەجێندایەکی تایفی قەومی ناوی مرکزی چی ناوەنەی ناو بنێ ئەوەی کە دروستە بۆ نمونە ئێمە لە مادەی 110 دەستوردا مۆزوعی سیاسەی دارایی سیاسەیەکی ئیتحادیە موحەدە بە پێم سیاست داراییە کە پێی وایە حەیدەر عیبادی و یان مرکز وا بیر دەکاتەوە کە بێ هەرچی خاڵە سنوورەکانن هەرچی ئەو مەزەرانی داهاتن لە دەستی ئیتحادا بن یانلانی کەمی داهات بگەڕێتەوە بۆ ئیتحاد ئەمە زەمان بکە خاڵی دووەمیان مەبەستی ئەوەیە لە ڕووی سیادیەوە دەسەڵاتی هەبێت هەر کەسێک ئەچێتە دەرەوە لەژێر چاودێری ئەوان بچێت دەرەوە نەوەکو کەسێک لە وڵاتیشی ترەوە یاخود ئەمان ئەسم بە وڵاتیشی تر بەبێ ئەوەی کە بە بەغدایە تێپەڕن بە سیفەی سیادی ئەڕۆن و عێلاقا دروستەکەن بەبێ ئەوەی بەغایە تێپەڕێن بڕۆن ئەمە لە ڕاستیە دەسووری نییە هەڵوێسەی بەغدا ئەمانی دەسووری نییە بەڵام گرنگەوەی ئەمان وەکو زەختێکی سیاسی بەکاردێنێ ئەوەی کە شتێکی تر لەسەر بەرامبەر هێزی پێشمەرگە بەپێی ئێمە ئاڵین بەپێی دەستور هێزی پێشمەرگە بەشێکە لە مەنزومەی دیفاعی عێراقی باش ئەوانیش ئەڵێن باشە ئێمە ئامادەین بۆ جێوە تەرخانکەین بەڵام
لە هەمان کاتدا ئەگەر بەو شێوەیە بێت ئەبێ ئەم منزومایی کە بەشێک لە منزومەی دیفاع عێراقی بەپێی دەستور سەرۆک وەزیران سەرۆکی هێزە چەکدارەکانی هەموو عێراقا کەواتە مافیەوەیە تەحرک بە هێزی پێشمەرگە بکە مافیەوەیە هێزی عێراقی لە شوێنێکەوە بجوڵێنێ بۆ ینی لە سنوورەکانی خوارەوە بجوڵێنێ بۆ سنوورەکانی تورکیا ئێران و هەر شوێنێکی ترکە بیەوێ ئەمە هێشتا شتێک نییە سەری ڕێکەوتە بین هەرچەند من ئەوە نییە شتێک بێ خاڵی بێ لە خەتەر خاڵی بێ لە ئەجندای فەرزکردنی ئەجندای تایفی قەومی مرکزی عێراقی ئەمەشی تایە ئەم خەتەرش تایە بەڵام لە هەمان کاتدا وەچێکی دەسووریشی هەیە ئەبێ ئەمە ئەتراف پێ بکەین ئەوەی کە دەمێنێتەوە ینی ئەمە وەچە دەسووریەکەیەتی وەچە سیاسەکەی ئەوەیە کە فەرزی ئیرادەی بەغداکە لەم ناوچانە ئەوێت بەڕاستی ئەم مۆزۆی کە ناوچە کێشەسەرەکان ئێمە لە ماوەی ڕابردوودا بە زۆربەی هەرە زۆری بەدەستی کوردەوە بۆ بەڵام بەداخەوە کە ئەمانتوانی ئەو ناوچانە بە تەواوەتی بکەین بە کوردستانی بەس بەهۆی سیاسەتی فەشەلی دوو ئیدارەی دوو حیزبی لە هەر یەکێک لەو شاراندا کە دوو ئاسایشە بووە دوو هێزە بووە کە ئیدارەی ئەو شارانیان کردووە و مامەڵێکی خراپیان لەگەڵ کە نەتەوەیەکان و نەتەوەکانی ترا کردووە بۆتەوەی ئەوەی کە ئێستا ئەوان خەریکی ڕەتفعل بن لە دووس خورمات و ماڵەکانمان نەسووتێنن لە دووس خورمات و ماڵەکانمان وێرانەکەن لە کەرکووک ڕێگە بە هیچ جموزۆڵێکی خەڵکی کوردستان یاخۆت هێزە کوردستانەکان نادەن هەموو ئەمانە بەشێکی زۆری ڕەتفعلە بەشێکی برتێ لە فەرزکردنی ئەجندایی کە باسم کرد ئەجندایکی تایفی نەتەوەی کەواتە مبەڕیرەکە هەندێک مبەڕیریان وەکو مبەڕیر دەستور و جێبەجێکردنی دەستور و یاسایە بەڵام خاڵی نییە لە ئەجندای تایفی چێش سەبەبە خۆمان سەبەبین کە ئەو سەبەبانەمان بۆ داوەتە دەستەوە سپاس دەکەم کاکتۆر مامۆستا مەسعود دەگەم گەرم و لای بەڕێزت پێشتر باست لەوە کرد کە لە مەودووە پەیوەندی هەرێم و بەغدا لەسەر دوایەم خۆناغێکی نوێ و لەسەر بنەمای فیدراڵیەت دەبێ ئایا هەرێم لە مەودووە ئەو دەسەڵاتانەی کە هەی بوو ینی ناگرێتەوە بۆ پێش 25 ئەیلول یاخود بڵێمە دیارکە دەسەڵاتی فیدرالی چیە گەر پەیوەندێکە چۆن دەبێت لەگەڵ عێراقە کە بەڕێزوت دەمەودووە لەسەر ئەو بنەمایە دەبێت خۆی لە پێش ڕێفراندۆ کوردستان لە وەزعێکدا بوو ینی ئەو سەرکردانە نازەکیان پێدرا بوو کە هیچ ڕقابەیەک لە کوردستان نەیدەتوانی محاسبەی کەسیان بکە و لە عێراقیش نەیدەتوانی چیان دەکرد دەستیان واڵا بوو ینی حتا لە ڕووی علمیش یان لە ڕووی مەسلحەتی وەتەنیش بابرین وەکو برەی دەستگایەکی ڕقابی ئاسایشی نەتەوەی کوردستانیشیان لەسەر نەبوو کاتە دەستکراوەکەیان لە حەد بەدەر بوو کوردستانیان گەیاندا ئەو هەڵدێرەی ئێستا کە هەمووی قەیرانە لە ناوەخۆ جا نیوەی کوردستان دۆڕا ئێستا مفاوەزاتەکان هەر مفاوەزاتە چ بکەن هەر لەسەر دۆڕان دەتوانن بیکەن لەسەر بردنەوە نییە ئەوە ینی یەک لە نیشانەکانی ئەوەیە بۆیە ڕەنگە بەغدا و عەبادیش حەزی لێ ئەو سەرکردایەتی ئێستا بمینێ و بووە جەژنیش لە بۆوان کە ئەو ڕیفراندۆمە کرا ئەگە بۆ کوردستان بووە کارەسات بۆ بەغدا بووە جەژن ڕاستی دوسێ جاریش نیان شاردەوە ئەمن بەبیرم دێ لەو منبەرەی ئێوە باسمان کردوتمان ڕیفراندۆمە نەکرێ کاکە ئەگە بکرێ دوایە عێراق قازانجەکە ها ئەو زۆر ئەمەز یعنی ئەوانە هەموو گۆترایە و ئەوە ئیشەکەەوە هاتیە تازە ئەو عیلاقە دووەلی کە ئێوەش باستان کرد لەوێ ئەوە کە دەبڕێ جارێش لە هەرێم دێتەوە دۆخێکی زۆر زەعیف وەکو برێ دێتەوە ناو زیندانیەکانی عێراق بە تایبەتی عێراق کە ئاخر فەقەرەی بەندی حوتیش تەواو بۆەوەی لەگە کوێت و ئەوەی تحتە نەزەر ئەوەی کوێتی تێدا بوو بەڕاستی عێراق ئێستا ساحێبی کامیلی سیادەیە بۆیە هیچ دەوڵەتێک نە فەڕەنسا نە ئەمریکا نە بەریتانیا ناتوانانی بێ بەبێ عێراق دەست لە کاروباری کوردستان وەردا بەبێ عێراق تەتا دەتوانانی وەساتەک بکە لە چوارچەوەی وەحدەی عێراق لە چوارچەوەی دەستور لە چارچەوەی ئەوەی کە دەبی وەکو چۆن ماکرۆن لە دوای سعاتێک لە ئیستیقبالی کاک نێچیر و کاک قوباتی بە تەلەفۆن بە بەغدای گۆگۆتی دەبی جێشی عێراقی بەستی سەیتەرەی لەسەر هەموو ئەنحای عێراق بکە هەموو دەوڵەتان بەس دەتوانن وابرین بەو شێوازەی ئەوەی جاران نییە ڕاستە خۆ تەعامولەکەی ئەو سەردەمی لەگەت جیهان لەگەر ئەوە ئەوە وەزعێکی نوێ دێتە پێش لە ڕووی سیاسی لە ڕووی قانونی لە ڕووی ئیداری لە ڕووی عەسکەری و لە ڕووی مالی وەزعەکە وەزعێکی یەکجار نوێیە بەو سەرکردایەتی پێشوو بە هیچ جۆرێک تەحەمل ناکرێ
یعنی نازانن بەڕێوەی بن بەو شێوازە ئەوها، یعنی ڕقابەی لەسەر بی و لەژێر سایی دەستور بی لە عیلاقاتی زۆر خوار و خێز بن لەگە شەریکات و لەگەر یعنی ئێستاوە لەگە تورکیا 4 ملیار قەرزارە، یعنی چ بکەوە ئەو چۆن لەگەر رووسیا تازە لەگەر رووس نافت ئالاساس ئەوە دەستکەوتە ڕێکەوتە نامەیەک کردە 1.5 ملیار قەرزارە، ئەوە بەغدا ئەوانە ناداتەوە بەی شوێک بەغدا ناداتەوە بەخۆی موچەی ڕەنگە لە مانجی داهاتوو ئیعلانی ئیفلاسی خۆی بکات، چونکە ئەو نەوتەی ئێستا دەردەچی حتا ئەو ڕۆژ تورکیا وعدی بە عێراق دایتەوە فلسەکی نەجێرتەوە کوردستان، یعنی بە معنە جەدوای چی ئێستا نەفت کە دەرێن دەڕوا لە بۆ دەرەوە هەتا 4 ساڵی کەشار قەرزی تورکیای پێ نادرێتەوە. یعنی دەردی کورد، دەردی سەرکردایەتی کورد، دەردی ئەو برادرانە ئەوەندە قورسا بەڕێی من ئەو هەموو زوڵم و زۆرەی کە لە کوردیان کرد لەو 25 ساڵەی هەمووی خوای گەورەوە لێیان دەکاتەوە بەدەستی خۆشیان کە باسمان دەکرد دەمانگوت دەستیان دایتە مشارەی وە ئەو لە قەدارەی دەبڕنەوە کە خۆیان لەسرە ئەوە بڕینەوەی ئەوە بڕینەوە کەش وە لە پێش چاومانە. بەڵێ سپاس دەکەم ناوبڕێکمانەیە دوای ناوبڕەکە دەگەڕینە وڵاتان بەڵێ بەرەزان ناوبڕێک و دەگەڕین وڵاتان لەگەڵام بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100 لە 100 سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ژێ برنجی مەحموود لە هیچ شوێنێک نەماوە. بەفیت نییە ئاخر بەفیت نییە. ئێستا لە بازاڕەکاندا برنجی مەحموود نەماوە ناوبانگەکەی لە دەستداوە. بەفیت نییە. چێ کاکە ئێمە چاوەڕێی تۆین. باشە باش ئەوەی بینیمان تەنها خەوێ بوو نهێنی خوارد نەخۆشەکانی شێڤوریا لە جێی خۆی ماوە. ئەگەر برنجەکەت مەحموود بێت هەموو شتێکی تر باتیتە. کۆمپانیای چای نوێ کۆمپانیای چای نوێ هەستا بەکردنەوەی کارگەی فۆم بە ئەمێری پێشکەوتوو کە توانای دابینکردنی مادەی فۆمی هەیە بۆ هەموو کوردستان. لەم کارگەیە هەموو جۆرە فۆم و ڕنگ و قیاسێک بەرهەم دەهێنرێت. ئەم کارگەیە کاریگەری دەبێت لەسەر بژانەوەی ژێرخانی ئابووری و هەستانەوەی کەرتی پیشەسازی لە کوردستاندا. کۆمپانیای چای نوێ بۆ بەرهەمهێنانی فۆم. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان مامۆستا مەسعود دەگەر بگەرم و لای بەڕێزت پێشتر بەڕێزت باست لەو کرد کە سەرکردایەتی ناتوانێت دۆخەکە ڕاست بێتەوە هەم لەگەڵ بەغداد هەم لەگەڵ وڵاتانی دەرەوە هەم لەگەڵ وڵاتانی دراوسێش بەس باست کۆمەڵێک لایەنت کرد مەبەست لەو لایەنە کێ بوو کە سستن بۆ ڕاستکردنەوە ئەم بارودۆخە یاخود کێ دەتوانێت ئەم بارودۆخە ڕاست بێتەوە لە ئاسی ناوخۆی هەرێم خۆی وازح دیارە لە کوردستان دنیاش دەزانی عێراقیش دەزانی کە دوو ڕایی هەبوو لە کوردستان بەشێک لە حیزبەکان ئەوە لیژنەی بەرزیان پێکنابوو ڕێفراندۆم ئەوانە شکستیان هینا زۆر بە خراپی بۆ چوونەکانیان پێشبینیەکانیان ئەوانەی دەیان بۆ هیچ شەڕ نابی ینی یەکەیەکە ئەم هەتا بەبیرم لە یەک مەدانی دەخواست دەگو یاخوا حەز دەکەم بێنە پێش شەڕبی حەز دەکەم سبەی ڕووبدا بەڵام ڕوونادا یعنی پێشبینیەکانیان خوێندنەوەیان لە بۆ جیهان لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بۆ وڵاتانی دەوروبەر لە بۆ ناو عێراق خوێندنەوەیەکی یەک جار زۆر سەقەت بوو ئەوانە ئەگەر کەمێک ویژدانیان هەبی نەکرد دەست لە پۆستی با بڵێن وەتەنیەکە بەردەدەن حتا لە ناو حیزبەکەی خۆشیان واللهی گوناحە یعنی حەقۆیە ئەو 20 ساڵە 25 ساڵە نازم هەرچەندێک بی ئەو حیزبانە یعنی هەندە شخصیە لە پێشەوەنە بەسا یعنی ئەوانەی ڕیفراندۆمیان کرد و سەرکەوتنم هەمویان حەقوێ سەبر جێیەکە چۆلکەن یعنی ئەوەی وەکو مەکتەبی سیاسی بێچێتی چۆن ئەوە چۆلیان کرێسا لە بۆ هاتنە پێش کۆمەڵخەرک حەقوێ برایانی پارتی برایانی یەکگرت و برایانی حیزبی سۆشیالیست ئەوانەی کە لە ڕیفراندۆم بەشدار بوون و خۆیان بە هەڵە دابرد حیزبەکەی خۆشیان ڕێ بکەنەوە ڕێ لە بۆ ئەوانی تر لەلایەکی تریش بەگشتی ڕێ لە کوردستانیش بکەنەوە لە بۆ لای بەرامبەر ئەو حیزبانەی کە پێشبینیەکانیان ڕاست بوو گوتیان نەخێر ئەو ڕیفراندۆمە لەو دەمەی تووشی کارەساتمان دەکا ئەوانەش وازح دیارە گۆڕانە کۆمەڵە ئەوەی ئێستا هاوپەیمانیە یان ئەگەر لیستینەوەی نوێ یان ئەوانی تریش پەیدابی خەڵکی بێلایانی تریش ئێستا نۆرەی ئەوانەیە چونکە هەتا ئەوانەی پێشووتری ڕیفراندۆم بەو شکستەی چکە ئەو شکستە هەر شکستەکی مادی و سیاسی و قانونی نا شکستەکی سایکۆلۆجی زۆر گەورەشە ئەوانە وەفدی مفاوەزات بن کوردستان هەردەدۆڕێ چکە ئاگادار بین ئەوانە تەنها چەند ساڵەکە وەفدی کوردیان کردیا چوینە دیفاعیان لە گەندەڵی کردیە لە کوردستان ئێستا هەر دەتوانن بچن دیفاع لە مەلەفە ناشیرنەکانی خۆیان بکەن لە بەغدا ناتوانن دیفاع لە کەرکووک و لە با بڵێن لە چارەنووسی کوردستان و ئەوانیان پێ ناکرێ کاتە بە هەموو حیسابک نۆرەی ئەو سێ-چار حیزبە معارەزەیە بەڵام ئەوانەش زۆر سستن هەتا ئێستا ڕاستی ئەوانە دەبابێتە ئێستا مەرجەعی پێک بینن لە بۆ وەفد لە بۆ ئیستیقبال یان با بڵێن ئەو بۆشاییە وەتەنی کە دروست بووە چکە کە سەرۆکایەتی هەرێم نمایە بۆشاییەکی وەتەنی معنای هەیە بۆشایی وەتەنی جودایە لەگە بۆشایی سیاسی ئەو بۆشایی وەتەنی پڕ نەکرایتەوە و بەوانکەش پڕ ناکرێت بۆیە ئەو بۆشایە چاوەڕێی ئەوەیە کە ئەو سێ-چار لە معارەزەیە بەڕاستی مەرجەعێک پێک بینن ئیشوکارەکان چکە ئەو ما پێکەینانی ئەو مەرجەعە حتا لە قازانجی ئەو سەرکردانەیە کە شکستی چەندە چکە ئەو مەرجەع پێکنێ بەغدا نیازی وایە مەلەفەکی مەحکەمەش لە بۆ ئەو سەرکردانەی ئێستا بکاتەوە ئەو چاوەڕێی حیوارنی ڕاستی ئەو چاوەڕی سزایە لەوانە بەڵێ سپاس دەکەیت ڕزگار بوون لە وەزعی بەو شێوازەیە کە مەرجەعەک پێک بێ بەڵێ سپاس دەکەم کاک دکتۆرێک بگەرم لای بەڕێز سەبارەت بە موچە دۆخی خەڵک زۆر خراپە بەڵام خەڵک دەوێت زوو گفتوگۆ دەست پێ بکە بۆی موچە دەنگ و باسی تازە چییە خۆت خەڵک دڵخۆش بێ بۆی کە موچە چارەسەر بێ بەم بارودۆخە لە ڕاستی ئەمە پێش ئەوەی کە بوزە بێت پڕێ بوزە بۆ پەرلەمان بێ یاخۆ زیاتر لەناو ئەنجومەنی وەزیرانە مناقەشە بکرێ کێشەی سەرەکیمانەوە بوو کە چۆن گفتوگۆ دەست پێ بکە لەگەڵ بەغدایە چونکە پێمە وا بوو کە ئەگەر گفتوگۆ دەست پێ بکە ئەتوانین لانی کەمی لەسەر ساحەفەکە ڕێکەوتن بکرێ بۆ کاتە ئەو داهاتە چۆن دێ چۆن خەرجەکرێت لە کوردستاندا ئەوە ڕێک بخێنەوە ئەوەی دەکەوێتە ئاسەر مەسئولیەتی هەرێم ڕێکخستنەوەی خەرجەکان بێ بەڵام دوای هاتنی بوزدا ئێمە کێشێکی زۆر گەورەترمان توش هات یعنی لە ڕاستیدا پێم وایە ئەم کێشەیە کە توشمان ناتوە ئەوەندەی خزمەت بەم لایەنە سیاسیە ینی ئەوانەی کە فاسدانەی هەرێمی کوردستانەکە کە لە بەڕێوەبردنە ناسەرکەوتون کێشەکە چییە؟ ئەوەندە خزمەت بە خەڵکی کوردستان ناکە یعنی من پێم وایە ئێستا حەیدەر عیبادی
یاریەکە بۆ ئەمانەی هەرێمی کوردستان تەواوەکە بۆ یەکێتی و پارتی تەواوەکە بەمانەیەکی تر چۆن حەیدەر عیبادی بوزێکی بۆ ئێمە ناردووە لە بوزەکەیە کە ئەو داهاتی کە دیاری کراوە 12.6 دوای 12.67 دوای دەرکردنی خەرجی سیادی کە هەموو بوزەکە 6 تریلیۆن و 600 میلیارد دینار بە نەفەقاتی سیادی و نەفەقاتی تەشغیلی و نەفەقاتی ئیسماری ئەگرێتەوە 6 تریلیۆن و 600 میلیارد دینار ئەوکو حسابمان کرد معنی مانگی نزیکەی 5 تریلیۆن و شتێکەکە 5 تریلیۆن و 30 میلیارد هین 530 میلیارد دینارەکە ئەم پارەیە ڕاستە لە ئەوەی هەرێم زیاترە لەوەی کە هەرێمیدا بە خەڵک زیاترە بەڵام ئەو هیوای خەڵکی کوژێ کە ئێمە تەمەن ژمارەی فەرمانبەری زۆریان کردووە بە ماڵ بەسەر بزەی گشتیەوە بەهۆی تەمان سیاسەتی فەشەلی بەڕێوەبردنیان ئەو سیاستە کە خەڵکیان پێ بەڕێوە بردووە و لە سەدا یەک لە سەرسەی خەڵکیان کردو بۆ موچەخۆر لە موچەخۆری کەتی گشتی ئەمە چی دەکات چی ماوە دروستەکە ئەو خەونەمان لەبار دەبا کە ئێمە دەمانویست موچەی فەرمانبەران و خۆی بدرێ موچی تەواو بدرێ چونکە ئەگەر پارەکە کەم بێ 5 تریلیۆن 530 میلیارد دینار ببوارێمی کوردستان کە ئەو ڕقەمانی ئەوان دایانناوە چونکە جاری وایە تۆ دەستکاری ڕقمت پێ ناکرێ چونکە بێ نیوەی مۆزەف دەرکەی بڵێ کاکە ئەم مۆزەفت لەکوێ دەرکەم یان کەسەکە دێت خانشینی پێشمەرگەی خانشینی کردی گشتیە زۆر باشە ئەمانە چۆن دەرەکەیت یانی دەرکردنی ینی بڕینی موچەی خەڵک قورسە بەڵێ بەس ئێستا کە کێشە لەسەر بودجە هەیە پرێکی عەبادی موچە بنێرێ بۆ خەڵکی کوردستان کە بودجە پەسەند نەکراوە ئەم بودجەیە پەسەند بکرێ ئەم بودجەیە پەسەند بکرێ ئەم بودجەیە دەنێرێ ئەگەر ڕێکەوتنیش بکرێت ئەمە کێشەکەیە ئەگەر ڕێکەوتنیش بکرێ ئەم بودجەیە دەنێرێ کەواتە بۆ ئێمە کێشەی دووەممان بۆ زیاد بووە کە ئەم بودجەیە دەنێرێ ئەگەر بارودۆخی خەڵک وەکو خۆی بمێنێتەوە بارودۆخی خەڵک چاک نەبێ ئەوە و کاتە ئەمە یارمەتی ئەمان دەدات کە لە سەڵات بمێننەوە کە بەو شێوە سیاستە چەوتەی کە هەیان بۆ درێژەی بێبن ئەمە کێشەکەی ئێمەیە ئێمە دەمانویست لە بەغدا لانیکەمی ڕێژەی بودجەکە بەرز بێتەوە بۆی ئەو کاتە ئێمە هەموو تااقەتی خۆمان هەموو تەرکیزی خۆمان بخەینە سەر هەرێمی کوردستان چاکسازی بکرێت لە بواری پێدانی موچە لە پاکسازیکردن لەو بندیوارانەی کە هەن لەوانەی کە بەنەحەق پلیان پێدراوە و شایانی و پلانەنین کە پیان دراوە لە خانشینی لە شوێنی ترە بۆ کەمکردنەوەی ئەو موچانەی کە پلە باڵان بۆ ڕێخستنەوەی ئەوە بۆ پێدانی موچەی تەواوی فەرمانبەران و فەرمانبەران ئەوانەی کە لە کەرتی گشتیە کار دەکەن و پێویستمان بە ڕاژەکانیان هەیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بەڵام کاتێکە لە بەغدا پارەکەم بێت ئێمە دەستمان جاریشتر دەبەسترێتەوە وەکو ئەوەکەمەش پێچەکەی بێت ئێستا باز هەندێک پێشبینی دەڵێن کە ڕەنگەم ساڵ بودجەر پەسەند نەکرێت لەبەرەوەی کورد سونە شیعە ناکۆکیان لەسەر هەیە لە ڕاستیە ئێمە ینی هۆکار بووین بۆ ئەوەی کە بودجێ بگەڕێتەوە ئەویش لەبەرەوە کە هۆکار بووین یەکەم پێمان وا بوو ئەگەرم بودجێ دوای ڕێکەوتنی هەرێمی کوردستان بێ لەگەڵ بەغدایە ئەتوانرێت کاریگەریەک دروست بکرێ بۆ ئەوەی کە ئەم ڕێژەیە بەرز بکرێتەوە ئەم 12.6 بگەڕێتەوە بۆ ینی ئەگەر بۆمان بگەڕێتەوە بۆ حەبە لە ساکە زۆر مهمە بێ ئەگەر بۆشمان نەگەڕێتەوە لانی کەمی چارەسەر بکرێت ئەم یان لانی کەمی حکوومەتی اتحادی بێتە بەربارەوەی کە موچەخۆران بدات ئەمە هەرچەند تەعاان ئامادەین یان من پێم وایە هەموو هاوکارێ بکرێن و ڕازی بین بەوەی کە لە یاساکەیە بازەوە بکرێت کە پێداچوونەوە بە خشتەی کار و موچە و هەموو ئەمانەی کە ینی خزمەتیان بۆ بەستراوە یاخود خانشین کراون بەس کێشەکە لەمەدایە ئەمەمان ناکرێت یەکێک لە کێشەکان خانشینیە تەمان خانشینی و پێشمەرگە هەردووچیان لە حساب حسابی موچەخۆر لە بەغا لە هەرێم حسابن بەس لە بەغدا پێشمەرگە لەسەر نەفەقاتی سیادیە دوو خانشینیش لە سندوقی خانشینی موچە وەردەگرێت ئێمە ینی ئەتوانم بڵێم یەک لەسەر دووی هەرچی موچەی هەرێمی کوردستانە بۆم دوو سێکتەرە ئەڕوە کە ئەم دوانە لە بەغدا لەسەر هین نین لەسەر فەرمانبەران حساب نین ئەم بابەتانە بابەتی تەکنیکین ئەگەر بەغدا لێبوردنی نەبێ ئەگەر بەغدا لێبوردنی باشی نەبێ و ئێمە لەم مۆزازایفەیە بۆی ئەم سیاستە چەوتەی میشێتی و پارکیەوە کە بەدەستێوە دناڵێنی
ئەوە ناتوانانی مەرجەکانی خۆمان بەسەر بەغای فەرزکەین کەواتە ئەبێ بەغدا بە جۆرێک لێبوردن و بە تێگەیشتن و بە گفتوگۆ ئەم بابەتە چارەسەرکەین یەکێک لەوانە چارەسەری کێشەی خانشینی من پاریژ وتم خانشینی بەوە چارەسەرەکرێت کە هەمووی خانشینی عێراق بخرێتە سەر سندوقی خانشینی چونکە ئێمە ئەو پارەیەکی لە خانشینی بەردراوەتەوە یا لە ئیستیقطاعی موسەی فەرمانبەران کە وەرگیراوە ساڵانی ڕابردوودا چۆتە سەر خەزانەی گشتی و نەنێراوە بۆ سندوقی خانشینی. زۆر باشە بەڵام ئەوەی کە هەندێک دەڵێن عەبادی تا دوای هەڵبژاردنەکان کە مانگی 5 دەست بە گفتوگۆ ناکایت ینی ئاماژەیەکی ئەوە هەیە کە بۆی کە مەسەڵەن بمێنێتەوە لە سەرۆک وەزیرە ئەوە تەحلیلێکی سیاسیە بۆ ئەوەیە کە من جاری پێشوو وابزانام لێرەوتم حەیدەر عیبادی سەرکەوتنێکی لە بواری ئەسکەری و سەرکەوتنێکی سیاسی بەدەستێنەوە ئەوێ لە بواری دارایی سەرکەوتنێ بەدەستبێنێ هەر گفتوگۆکردنێک لەگەڵ هەرێمە ناچارە هەندێک تەنازولات کە تەنازولاتی کێواتە ڕێژەی بجێ هەرێمی کوردستان بەرز کاتەوە ئەگە بەرزی کاتەوە لەوانێ ئەم سەرکەوتنەی ئەیبدار بکە بۆیە دەیەوێت گفتوگۆ تا چەند بکرێت دوا بخرێ هەتا ئەو کاتەی فەرزیە کات ئەم بوزەیە فەرزەکە باشە بەس ئێستا کاتچمەکەمەوە خەڵک چاوەڕێی موچەیانی چی بکە کە لە ناوخۆ حکومەت بازەوەکی کە ڕەنگە وەکو پێویست نەتوانێت لەمە دوام موچە بدا لەگەڵ بەغدا نەگاتە ڕێکەوتن چارەسەر چییە؟ ئێمە بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان وەچی ئێمەشکە لە پەرلەمانی عێراقی فەرزن ئێمەدا بوزەکەمان ئیقرار کرد ئێمە بوزەکەمان ئیقرار کرد ئەم بوزەیە بوزەیەشی ترە تەنفیزکردنی ئەم بوزەیە دەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان چەند نەو تەفرۆشە چونکە بندێکەیە لە مادەی نۆدا ئەڵێ چی لە بوجەکە ئەڵێ ئەبێت هەرێمی کوردستان داهاتەکەی خۆی 250,000 بفرۆشێەوە ئەگەر زیاترشەوە بژێرتەوە بۆ بەغدا و ئەگەر ئەمەی نەکرد ئەوە بەغداش التزام ناکە بۆ پابندەی کە هەیەی لە بوجەکەیە کەواتە ئێمە پابندەکەمان پەیوەندە بە هەرێمی کوردستانەوە جارە پێویستەکە ئێمە هەرێمی کوردستان وا لێ بکەین کە ئیقرار کە داهاتەکانی بجێرتەوە بۆ بەغدا ئێستا ڕازی نەبوون وایە بەڵێ ئەوەتا ئێستا ڕازی نەبووە کاکتۆر مامۆستا مەسعود کاتمان کەماوە گەبگرێم و لای بەڕێزت وتت پێویستە بۆ منە کۆمەڵ گۆڕان هاوپەیمانی دموکراسی ئێستا مەرجعێک پێک بێنن و پێ وا بوو کە سستن لەم بارودۆخە بەڵام ڕەنگە پەیوەندی بۆ بێ کە مەسەلەن بۆ من ئەمریکیەکان پشتیوانیان بۆ حکوومەتە دەربی یاخود داوای حکوومەتێکی بەهێز دەکەن یعنی ئەمە پەیوەندی بەم بارودۆخەوە نییە؟ نەخۆی وازح دیارە یعنی ئەمریکا لە بەیانەکەی چ دەرێ ئەو پشتیوانی لەو حکوومەتەی دەکا بەس لە ڕووی ئیداری پشتیوانی لێکاوە و باشی شاوە و کە داوا دەکە کوردستان بەهێزبی خۆ لەگەرەوەی نییە ئەو ئاسایش و زیندانی و پۆلیسی داپلۆسێنەر زیادکەین لە کوردستان نا لەگەر موسەساتیتی لەگەر شەفافیەتیتی لەگەر حرەکەی دژی گەندەڵیتی لەگەر لێکجیاکردنەوەی سێ دەسەڵاتەکە و دەسەڵاتی قەزایی و دوورخستنەوەی حیزب لە ساحا و وەکو حرەکەی مەدەنی و هێز و ئەوانە لە دەست حیزب نەمی ئەخۆ بەهێزی کوردستان لەگاوەیتی یعنی خۆ لەگە دەبابە و دۆشکەی نییە خۆ لەگە دزیکردن و تاڵانکردنی نییە ئەوە زۆر جوانە یعنی ئەوانە هەموو پاڵ پشتێکی باشە لە بۆ ئێمە وەلە بەیانەکەی کە باس لە پشتیوانی حکوومەتی دەکا باز لەوەش دەکات دەرێ دەبی هەڵبژاردنێکی ڕێک هەتا هەڵبژاردنەکە دەکرێت ئەو حکوومەتە بەردەوامی لە هەمان بەیان باسی دروستبوونی سەرکردایەتی نوێژ دەکا کەواتە زۆر وازیحە ئەگە بەشێکیان ڕووی لە حکوومەتە بەشەکەی تری ڕووی لە مەعارەزەیە یعنی پێویستە ئەو ئیشانە بکرێت هەتا مەعارەزەش حەقوانیە چاوی لەو حکوومەتەی بی حەقوایە لێی بکشێتەوە ئیشەکەی بداتەوە دەستە خۆی چکە بەس ئەو حکوومەتە بەخۆی دەزانی چی کردیە چۆن ئێرە بەڕێوەدا پێی بەڕێوە ناچی دڵنیامە بەڵام وەکو بۆ شایە وەتەنەکەی باسم کردەوە سەرکردایەتێکی نوێی دەوێت پێویستەوەە هەتا ئێستا دروستیان بکردابایە ئەو ڕۆژ دروستینەکان بوویتە زەرورەت بەڵێ دوا پرسیارم چارەسەر ینی تەناس پێکێنانی سەرکردایەتێکی نوێ ئەگەر سەرکردایەتێکی نوێ پێکنێت دۆخی کوردستان چی بەسەردێت؟ خۆی دەزانین چۆنە ئەمە کە باز لەوەی دەکەین دەرێین وەزعی دووەلی گۆڕا یەک لە معنایەکانی ئەوەیە کە دەسەڵاتی کوردی حکوومەت و بابرینەوانی ڕیفراندۆم یەک بەدیلیان هەیە ئەیش لەگە عێراق و مفازات لەو بەدیلی زیاتریان نمایە ئەوەش زۆر نانخۆشە کاتایی بەرامبەر وەچی مامۆستا فەرمووی دەزانی زەعیفە ئەوە لە کوردستان کە هەرتارە و بەدیلی هەیە چکە تۆ تورکیا داهاتی ئەو نەوتەی ناداتەوە کوردستان زگەلەوەی هەردەرێ قەرزاریشی
مەلەفەکانی زۆر ناڕێکە یعنی بابرین کارتی بەردەستی کوردستان یەک تاقە کارت و مفاوەزات ئەوە زۆر زعیف دەبی بۆشێ بەڵام ئەگەر سەرکردایەتێکی نوێ دروستبی مەجالەیە تاکە بەدیلی بەغدا نابی و تاکە بەدیلیشی مفاوەزات نابی وەلەوە بەدیلێکی گرنگە بەدیلی تریشی دەکەوتە دەست. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز مەسعود عەبدولخالق سەرۆکی دەستگای ستاندارد بۆ توێژینەوە ڕاگەیاندن کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی هەروەها بەڕێز ئەمین بەکرێنەوەی پەرلەمانی عێراق کە لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵمان بووی. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتانە.